بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەم و کۆتایی بەرنامەکەواتە تەوەری دووەم بزانین لەسەر چییە کە ئەویش پێوەستە بە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە. دیارە هەموو بۆنەوە مەراسیمەکانەوە بە تایبەتی لە مانگی پڕبەرەکەت و پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنێت بۆی کە لە ڕێگەی خێرخوازانەوە خزمەت با خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت دەکات. وەک دەزانین نزیک بە 12 ساڵە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە وەک دەستێکی ئەمین و پاک بێەوەی کە تا ئێستا بتوانرێ بچووکترین ڕەخنەی لێ بگیرێت گەورەترین هاوکاری گەیاندووەتە خەڵکی نەخۆش منداڵی بێباوک خەڵکی هەژار و کەم دەرامەت بە تایبەتیش لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئەم ساڵیش کۆمەڵێک پرۆژەیان هەیە کە دەستیان پێکردووە ماوەی چەند ڕۆژێکە لە شار و شارۆچەکان یاریێمی کوردستان لە ڕێگەی نووسینەکانیانەوە دەستیان بە جێبەجێکردنی پرۆژەکانیان کردووە کۆکردنەوەی هاوکاریەکانیش لە هەموو کات و ساتێکدا دەرگایان واڵایە بۆی کە دەستی خێرخوازان بگاتە دەستگای خێرخوازی بەخشین. پێشەوەی بچینە لای بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین بەڕێز مامۆستاهاری عەبدولعەزیز ڤیتیەکمان ئامادەیە لە سۆرانەوە کە دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر کۆمەڵەیەک فەقیر و هەژار و کەم دەرامەتی ئەو ناحیەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئێمە وەکو بەرنامەی بەخشین نووسینگەی سووران و نووسینگەی ڕواندز ئەمڕۆ کە هەستاین بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک ئازوقە بەسەر ماڵە فەقیر و هەژاران و دایکێتوانە. ئێمە هەموو ساڵێک لە ڕەمەزان ئەو بەرنامەمان هەیە کە ئازوقە بەسەر خەڵکدا دابەشکەین ئەم فەقیر و هەژار. تەمان ئێمە سوپاسی ئەو خێرخوازانەکەین کە هاوکاری ئێمەکەن کە بتوانین تۆزێک لە ئازار و ئەشکەنجەی ئەو خەڵکە سوکەینەوە لەسەر ماریان تەمەن بتوانێت ئێستا لە کوردستان بەعام بڵێ لە نەبوونی فەقیری ڕووی لە خەڵک کردیان. تەمان زۆر خەڵک پێش ئەو کاتەی زۆر تەلەفۆنیان لەو کردینە کاکە جان ئەگەر ئازوقەک هەبی ئاوڕەمان لێ بدەنەوە فەقیر و هەژار. تەمان ئێستا کە 150مان تەوزیع کردیان ئەگەر تەوزیعەکەی لەوانی هەزارش تەوزیعکردن هێشتا بەش نەکە. کاکە دەست و خۆش بن ئەو هاوکاریانە زۆر پێویستە بەو خەڵکە کەم دەرامەتە و هەژارەی خوا خێریان بنووسێ خوا لێیان ڕازی بی ئەو خەڵکە یەکجاری پێویستە خوا لەوانە ڕازی بکە ئەو هاوکارەی دەدەنە ئەو فەقیر و هەژارانە. دەستگای خێرخوازی بەخشین تا چەندە جێگای ئومێدی خەڵکە کە بەردەوام پرۆژەی گرنگ ڕاگەیەنە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت. وەڵا دەستگای خێرخوازی بەخشین دەرەجەیەک باشە و لۆ خەڵکی کەم دەرامەت و هەژار زۆر باشە. دەستخۆشتانی دەکەین خوا خێری دەستگای خێرخوازی بنووسێ و خێرخوازانێک کە هاوکاریمان دەکەن و لە ئێستاش دەباری دۆخی خەڵک خۆش نییە و نازیژیرە هەرچەندە ساتێکی زۆرە لە قەیرانداین بەڵام زۆر دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەن کە هاوکاریمان دەکەن و ئێستاش کە خەریکەمان جە ڕەمەزانی نزیک دەبیتەوە زیاتر ئێمە هاوکاریمان دیت و خەڵکی فەقیر و هەژار هاوکاری دەوێت. Thank you.